ڕەوەند بەداخەوە کە کتێبخانەی گشتی شاری ڕانیە ڕۆژانەی بەبێ خوێنەر بەڕێ کات هەر لە سەرەتای ئەم ساڵەوە هەتا وەکو ئێستا 207 خوازیاری کتێب هەبووە کە ئەوانیش تەنها خوێندکارانی خوێندنگا یاخود پەیمانگە و زانکۆکان بووە. هۆڵی خوێندنەوەی کتێبخانەی گشتی ڕانیەیە. هۆڵەکانی کتێبخانەکە چۆڵن و هیچ خوێنەرێکی لێ نییە. لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا تەنیا 207 کەس بۆ خواستنی کتێب سەردانی کتێبخانەکەیان کردووە. فەرمانبەرێکی کتێبخانەکە دەڵێت خوێنەریان کەم بۆتەوە و تەنیا خوێندکارانی خوێندنگا و زانکۆ و پەیمانگاکان بۆ خواستنی کتێب سەردانیان دەکەن. بابەتی خوێندنەوە بابەتێکی کەمالیە، یعنی خەڵک تا پێداویستیەکانی ژیانی فراهەم نەبێ بیر لەوە ناکاتەوە دەزاتە کتێبێک و بیخوێنێتەوە. بۆیە دەتوانم بڵێم تا ئاستێکی زۆر مەترسیدار خوێنەردا بەزیوە بەراورد بە ساڵانی ڕابردوو، بەراورد بە پێش ئەو خێرانەدارایی کە ئێمە هەمان بووە. دەتوانین بڵێن لە ماوەی 6 مانگی ڕابردوودا نزیکی 207 کەس بە دیاریکراوی سەردانی بەڕێوەبەراتی کتێبخانە گشتیەکانی ڕاپەڕینیان کردووە بۆ وەرگرتنی کتێب. زۆربەی زۆری ئەو کەسانی کە سەردانیش دەکەن بەحەقەت خوێندکارانی جامیعان، خوێندکارانی ئامادەی و ناوەندیەکانن کە بۆ راپۆرت و بەحس و ڕسالەی مازستێر و ئەتروحی دکتۆرە دێن کتێب وەردەگرن. ئەگەر ناوەکو خوێنەری فعلی ڕێژەیەکی زۆر کەم سەردانی کتێبخانە دەکەن. ئەگەرچی لە کتێبخانەی گشتی ڕانیەدا نزیکەی 11500 ناونیشانی کتێبی جۆراوجۆر هەن، بەڵام خوێنەریان نییە و بە دەگمەن کتێبەکان دەخوێنرێنەوە. بەڕێوەبەری کتێبخانە گشتیەکانی ڕاپەڕین هۆکاری کەمبوونەوەی خوێنەر بۆ بەکارهێنانی تەکنەلۆژیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان و قەیرانی دارایی دەگێڕێتەوە. کەمبوونەوەی خوێندنەوە بەڕاستی لە ئێستادا مەسەلەی ئەنتەرنێت و مەسەلەی سۆشیال میدیا و ئەوە تۆڕە کۆمەڵایەتیەکان هۆکارێکی سەرەکیە بۆ لاوازبوونەوەی خوێندنەوە و کەلتوری خوێندنەوە بەرە و لاوازی دەڕات. هۆکارەکەشی مەسەلە تەکنەلۆجیایە. هۆکاری کەش کە بە تایبەتی لە کوردستان مەسەلەی قەیرانی دارایی هۆکارێکی سەرەکیە، ینی خەڵک لەبەر مەشغوڵیەت و گرفتی ژیان ناپڕژێتە سەر مەسەلەی خوێندنەوە و ئەوانە کاتی ئەوەی نییە. بەڕاستی خوێندنەوەش کەشێکی تایبەت و ئارامی دەوێت. بۆیە لە ئێستادا من ئەو شتانە بە هۆکار دەزانم بۆ مەسەلەی کەمبوونەوەی خوێندنەوە. لە دەڤەری ڕاپەڕین 11 کتێبخانەی گشتی هەن. لە ماوەی 6 مانگی ڕابردوودا تەنیا 1700 کەس بۆ خواستنی کتێب سەردانی کردوون. ئەمەش دەری دەخات ژمارەی خوێنەران لە کتێبخانە گشتیەکان بەرەو نەمان دەچێت. خالید ئەحمەد کورسات، ڕانیە.